نەخۆشە نەگریزەی کە مرۆڤایەتی بەدەستیەوە ئەناڵێنێ. ئینسان هیوا و بێ ئومێد نەبێ. ئەو ڕۆژە دێ دەست لە ملان هەموو پێکەوە ماڵاوایی یەکجارەکی لەو نەخۆشیە نەگریسە بکەین و باوەشکەین بەوانەی کە لەم نەخۆشە نەگریسە ڕزگاریان بووە. من دەمێکە یەکێ لە ئاواتە گەورەکانم ئەوەیە کە لە شارەکەم لە کوردستانەکەم لە نیشتیمانەکەم خەستەخانەیە بکەمەوە بۆ ئەو ئافرەتانەی، بۆ ئەو دایکانەی، بۆ ئەو کچ و کچۆڵانەی کە بەدەست نەخۆشی سنگی ئافرەتانەوە یاخود بۆ نەخۆشی سنگی شێرپەنجەوە دەناڵێنن. هیوادارم ئاواتەکەم بێتە دی بۆ ئەوەی لەم نیشتیمانەیە لە دوای خواحافیزی و ماڵ ئاوایی لەو نەخۆشە نەگریسە بتوانین گوڵی بەختەوەری لەسەر خەستەخانەکە دانێن و ماڵ ئاوایی لەو نەخۆش و لەو نەخۆشخانەیە و لە نەخۆشەکان بکەین و کتێبخانەیەکی گەورە یاخود پەیمانگایەکی معریفەتی تیا بکەینەوە. بە ئومێدی ئەو ڕۆژە زۆر زۆر سوپاسدارم. Thank you.